مامەد بابەتەکەی داخستەوە بۆ پێ دەوتومە. سەیرێکی دەوروبەرت کە چی دەبینی؟ هیچ شتێک. ئیتر لەبەر ئەوەیە کە تۆ پێویست بە منە. لەو شوێنەی کە تۆ هیچ نابینی من هەموو شتێک دەبینم. ئەی تۆ بۆچی پێویستت بە منە؟ هاو باش تا بیرۆکەکانت وەرگرم. تۆ دەتوانێت هەموو شتێک ببینی بەڵام بربەستێک هەیە تۆ نابینی. بۆچە بە هەڵی دەم. ئەزەل کورە تۆ چی دەوی لەو پیاوە؟ گوناحە هەتیوە. لێم کۆڵیوەتەوە ڕێک وایە هیچ کەسی نییە. یان ئەگەر خوانەکە سبێنێ شتێکی بەسەر بێ نەخۆی نەماڵەکەی نامێنێ. ئەو کاتە چۆن بەتەنیا دەتوانی کاری وتێلەکە تەواوکەی؟ ئەوە تۆ لەکەی و ئاوات لە هاتووە قسانە بکەی عەلی؟ لەوەتی ئەزەل هاتووە. بڕۆ دەرگای لێ بکەوە هات. دەبەسە عەلی خەندە بخە سەر لێوت. سیرکە ئەو پیاوە بە زیرێکی خۆی کار دەکا. هەردەڵی ساڵێک کە چاوەڕێمانن. سیر کە بەهاتنی تۆ چەند دڵخۆشن. ئەوان بەهاتنی من دڵخۆش نەبوونە شەرمێ. ئەوان بە قۆستنەوەی من دڵخۆشن بۆ خۆیان. بەڵام پێش ئەوە یەکتری سرف دەکەن. بەخێراتی هاوبەش. خۆش بێ ئێوە چۆن؟ باشین. عەلی هەرکە ئێرە بینی زمانی گیرە پێی سەیرە. وەرە بە پرۆژەکە و شوێنەکە بە جوانی تێبگەێنم. کامل لە ناو ئۆتۆمبیلەکە خواردنەوەیەک بۆ کاک عەلی بێنە با لەگەڵ ئەو دیمەنە جوانە خۆشی بکە. کە سەیری ئێرە دەکەم چ پلانێک دێتە مێشکم باوەڕ ناکەی. باوەڕ دەکەم بەڵام جەنگیز دەزانی پێش وەخت دەبێت بکرێ؟ شتێکی نوێی تازە دەهێن نەکایەوە. دەیاب بچین سەیری خوارەوە بکەین. عافیەتت بێ. با سەیرێکی خوارەوە بکەین زانیوێ چۆنە. لێرەوە دیمەنەکە زۆر دەزانم دەبوورێتەوە. چییە بەچی دەکەنی؟ دیمەنەکە زۆر جوانە. دڵنیاشم دڵی بەهار دەبێت. وتم یەکەم جار خێزان. ئێستاش دوو خێزانم لەژێر دەستە. یەکێکیان فڕێیە دەم ئەو تریشانەیە پارێزم. لێیگەڕێ با لێیدا لێیگەڕێ. عەلی مێشکی هەر لەسەر تۆیە خاڵۆ. لێیگەڕە با لەو ئەزەل و پرسین چی لامان دەوێ بکەین. لێرەیدانێ خوارزە چیرۆکی ئەو سەگەت بیستوە کە لە نێوان دوو خاوەندا سەری سووگ مابوو. هەردووکیان دەچنە بەرامبەر سەگەکە. یەکێکیان دەڵێ وەرە لای من ئەوێتیش دەڵێ وەرە لای من. سەگەکە سەری سوورمە. ڕای کرد؟ نا سەگەکە سەری سوورما و ئێسکەکەی فرێدا پێشیان و لێیدا ڕۆیشت. ئەوان چیان کرد؟ سەگەکەیان کوشت و فڕێیاندا ها؟ پاشە کەس لە سەگەکەی نەپرسی ها؟ دەیەوێ بۆ کوێ بچێ؟ نەک خاوەنی سەگەکە بەڵکو دەبێت سەگەکە چاوەڕێی دەمی خاوەنەکەی بکە خوارزە. ئەوەی سەگەکەی کردوێتە سەگ ئەو دڵسۆزیەتی بێ ئەوەی گوێڕایاڵیان بیت دڵسۆزت نابن خوارزە. وا کاتی دێ خوارزە ڕۆژێک لەم ڕۆژانە لەوانەیە بۆ لای خۆم بانگت بکەم کە بانگم کردی دێیتەوە بۆ لای من. پێویستە چی بکەم ها؟ پرسیار بە پرسیار وەڵام مەدەوە. ئەوە چییە ها؟ بڕۆ ئەمە بدە بە عەلی.
قسە بکە ماوەیەک دەبێت کەس ئەوی نەبینیوە. ئەوانە پیاوی گەورن پارکێکی گشتی یانیانەیەک شتێکی وایە نییە شتێک لەو بابەتە نەخێر کاکە هیچی نەماوە 20 ساڵ لەمەوبەر کە چۆ زیندان هەموو شتێکیان لێ تاڵان کردووە. کە سوکار سێ کوڕی هەیە کە خاڵە چۆتە زیندان سەرۆتەکان بخۆیان بەش کردووە. ئەوانم بۆ بێنە ئێرە نەماون دەڵێن مردوون بەڵام گومانێک هەیە. گومان لە چی؟ لە شوێنی جیاجیا بەڵام هەمان ڕۆژ 25 ئابی 2001 مردوونە هیچ کەس بە یەقینی قسە لە سەرەمە ناکە بەڵام سەبارەت بە خاڕ و هەر کەسە چیرۆکێک دەژێڕێتەوە. خاڵۆ زۆر یارمەتی هەژاران لە قەومەوانی داوە. 4000 کەوتۆتە ناو بۆ سۆ وتیۆتی دەست و بازی خۆمە بەسە بۆمە تەنانەت دارێکی جێژیانیدا چەچی بەکارنێنەوە. خاڵۆ سەیر قمار دەکا پێچەوانەی هەموو قمارچێک شێوازێکی پێچەوانەی هەیە تەنانەت خاڵۆ بەناو لە بنا بە پشتی دەست بۆنکان دەشتێنێ. ئەوها تیوەی تۆ دەیڕێی هیچ پێویستیم بە چیرۆکە پیسەکانی نییە من پێویستیم بە خۆیەتی بڕۆن کوڕە بۆ میبێنن چیەوە؟ ناونیشانی ڕامیز ڕاستگۆیی چەند شتێکی پڕمانە و جوانە ڕاستگۆیی داخوا ڕاستگۆیی شاردنەوەی نهێنیەکانە یانەوە تا مانەوەیانە بەبێ دەنگی لە کاتێکدا کە دەزانی قیامەتت لێ هەڵدەستێت. یالا کوڕە ئەو دانیان باش نییە وایە بەڵام من نەهات و پرتەقاڵت بۆ هەڵبژێرم خاڵۆ بۆ وەڵامی پرسیارێک هاتووم. لەبارەی چی؟ زیندان عومەر تێنەگەیشتم. شێتم مەکە خاڵۆ وەرە جوان جوان قسە بکەین. لە زمانی ئێمەدا پیاوە ئەنتەرەکان بوون کە لەسەر جاددا قەشقەڵەیان بە خەڵکی دەفرۆشت برادەر. هەر لەبەرەوەیە کەسی زمانی ئێوە نەماوە هەموویانم پاک کردەوە. من ماوم برادەر من ماوم. ناخاڵۆ هەڵات کرد تۆش ڕۆیشتی بەتەنها چیرۆکەکانت ماون ئیتر کە بانک کرای عاقڵ دەی بۆ خۆت چیرۆکەکان باز دەکەیت. لەوانەیە ڕاست بکەی برام پیر بوومە زاکیرەشم بەهێز بووە پاشکەمێکی تر تەنانەت لە بیریشم دەچێتەوە کە ئێوە لێرە ڕاوەستا بوون دەیبینی سەری من کە خاڵۆ من لە جۆرە پیاوانەنی بە ئاسانی تۆ لەبیر بکەم جوان سەیری چاوم کە بم خوێنەوە ڕامیز پێم گەیشتی من چ جۆرە پیاوێکم؟ نازانم برادەر تامی وەسبی نەکەمەوە و ناوەکەی نەبینم چی تێدایە نازانم. دەتەوێ باسی عومەرت بۆ بکەم ها تۆ ئەو کەسەی کاتی خۆی برادەری عومەر بیوانیە عومەر هەرا و پیاوەیە کار ئەمڕۆکە گیانی تۆ ڕزگار دەکات
ئەو کەسە چێ ژیانی تۆ ڕزگار دەکات ڕامیز؟ هاڵۆ سەلامەتی ڕۆژوورێ کوڕە هاڵۆ بێگومان ڕۆژێک لەم گەڕەکە دێ دەرەوە ئەو کاتە چی ڕوودەدا؟ ئەوەش چیرۆکێکی خۆشە بەڵام ئەگەر زوو تێبگەی تامی لێ ناکەی پێش وەختە پێویست بە تاقیکردنەوەیە برادر. ئێوەڵا دەست خۆش. ئەو هەتیوەی دەرچوو هێشتا هەیە سەری پیاوەکانی دەوروبەری کە قوتابخانەی خاڵۆ قوتابخانەی خاڵە و شتانە نایخواتە فۆ بەبێ ئەو قسانە چارەی کە بوەستە پیاوەکانم کۆبکەوە هەمویان لەوێ چاوەڕێ بکات تۆش لە پێشیانەوە دەوەستی هەر کە پێم وتی بیگرێ دەیگیری ڕامیز ها؟ ئەرێ بۆ مشکت کار ناکە دەڵێک شاوەتەوە دووە ئەگەر پێت خۆشە ڕای چێشم دەهێنمەوە شوێنی خۆی بێگومان ڕامیسم دەوێت دابەرزەدەی کە پەیوەندی پێوە کردی بەبێ ڕامیز بیتە لام بەینمان تێک دەچێت تووڕە بوو لێم بۆ وەڵام نادەیەوە سەرخاڵم کامی هەموو شتێک سوپر دەکەینەوە دوورکەوە لە ئەزەلەوە هەواڵێکم بۆ هێناوی ئاگدار بە نێلی ڕامزیانی پێ بگا ئەگەر نا ئەزەل ملی تۆ دەگرێ تێگەیشت کاری ئاها تۆفیق پەیامێشتریش هەیە لە منەوە ئەگەر بێت و پەنجەیەکی ئەزەل ئازاری پێ بگا منیش ئەو کات ملی تۆ دەگرم ئەرێوە چیا؟ هەر تایبەتە بە ئۆتێلەکە هەمووی تایبەتە بە ئوتێلەکە ئێستا مێشکم شتانە وەرناگرێ تۆ پێشتریش مێشکت هەروە بوو عەلی بە جەنگیزم دەگوت هۆڵەش یاری هۆڵێکیش بۆ ململانەیە شەم بە شانی یەک زۆر بەناوبانگ ها تۆ پێت چۆنە؟ هۆ یاریەکان کێ پێکەوە دەبین زۆر گرینگە بۆ سوماشمان باشترە دەتوانین کەمێ قسە بکەین بەیەکەوە؟ بێگومان هاو باش بە خۆشحاڵیەوە گوێم لێتە بەتەنیا خواسەیە بەڵێ گیانە بێگومان ئاساییە عەلی کەمێ بەتەنیا جێمان دەهێڵی ناڵێ لەگرێ بەستەکە پەشیمان بوو تۆ ئەگینا بە عەلی دەڵێن جاشتیوانەکەی جەنگیز
ئەو قومارخانەیە ئوتێلەکە دوو دنیای جودان. من ئەو دنیای وەکو تۆپ دەسوڕێنم. تۆ نیگەران مەبە. ئەم پرۆژەیە وەک ئەوەی قوبروس نیە جەنگیز. ئەوەی ئێرە دەوێت بەردەوام مێشکت پێوە سەرقەڵ بێ. هەموو کارەکەمان چاودێری دەکرێت. هەموو شتێک تۆمار دەکرێت. هەموو شتێک یاسایی دەبێت. بێگومان. تەنها وشت بۆ ناژمێرم جەنگیز. گەر بێکەوەم کارە بکەین پێشوەختم دەبێت لە شتێک دڵنیا بم. گوێم لێتە. دەبێ ئەم دنیای لێرە جێبێڵی. نەبێ هیچ شتێکی ئێرە لەگەڵ خۆت بێنی بۆ ئەوێ. وەکو چی؟ وەکو قومار، وەکو چاک، هەر شتێکە ناشرینمان دەکا، هەر شتێک شوکمان دەکا. وەک ئەو کەسانەی سەرۆکی پیاوخراپ و ئاژاواتچەکانن. یعنی وەکو عەلی؟ کاک عەلی؟ بڕۆ دەرێ. عەلی کەسێکی سەرگەرمە بەڵام سوودی زۆرە بۆمان. دڵنیام بۆ تو سوودی هەیە جەنگیز. بەڵام بۆ من هیچ سوودی نییە. بێڕی. ئەو کەسێکی ڕازگۆشە دەتوانی متمانەی تەواوی پێ بکەیت. من متمانەی پێ ناکەم. بێگومان متمانم پێ ناکەی. خەشماڕ. بۆ سووری لەسەر جیانە بنەوە داعلی. شتێکەیە کە پێویستکەم بیزانم لە نێوان خۆتاندا؟ نەخێر. بەڵام بەبێ عەلی ئەو کارە ناچێتە ڕێوە ئازال. هەر کاتێک ئەو پێویستە. ئەفەرین پڕۆکەی خۆم. چی بوو سوودی نییە؟ بەڕوونی بیڵم. من وام بیر دەکردەوە کە بەیەکەوە کاری جوان بکەین. بێگومان وا دەبێ. من و تۆ جەنگیز. ئەوە چارەسەرکە. ئیتر خۆت بەڕووی عەلی کراوەی. دەزانم واسێنایان شێ ناکە و زەحمەتە بۆت ڕاستە؟ کوڕە من و تۆ. بەڵام تەنها من و تۆ بەرز دەبینەوە. ڕابردۆکان دەبێ فرەدەی. ئەو شوێنی بۆ دەچین جێی کەسانی وەک عەلی نابێتەوە. ڕاست دەکەی بەڵام لە تو تێدەگەم جەنگیز. ئەو کارە بەستێ وگەڵانی هاوڕەکان دەکرێت زەحمەتە. منیش دەبەر ئەو شتە دەڵێم تا بە ئاسوودەی دوور لەو کار بکەین. عەلی هەبێ من نیم. ئەها ئەگەر چووە لە ئارادایە هەر ئێستا بێڵێ. شتێ بڵێ جەنگیز. شتێ بڵێ جەنگیز. شتێ بڵێ. باشە براکەم. باوا بێ. ئەی خوا لە منتان بستێنێ. کورە خوا لە ناوتان ببە. خوا لە ناوتان ببە.